خۆشەویستانی ئێمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. خۆشحاڵینم بەیانیەش بەوێ ئازیز و خۆشەویست دەکەینەوە. هیوادارین کامڕۆ ڕۆژی هەینی پشوێکی خۆشتانە بێ و بتوانن چێژ لە کاتەکانتان وەرگرن. ئەمڕۆژ ئێمە بە کۆمەڵێک گۆرانی و میوزیکەوە ئەبینەوە میوانی ماڵەکانتان هیوادارین کە بتوانین چێژ بە ئێوە ببەخشین. تەواوی ئەم پرۆگرامەش لەگەڵ تەواوی هاوکارانم و هاوکارم سەحەر پێشکەشتانەکەین. بەیانی باش. بەیانی تۆ باش. تۆ باشیت. جا کە سەیرت ئەەکەم ئەو خۆرە ڕێک بەرامبەری منە ئەم بەیانی شوێنەکانمان گۆڕاوە ئەو سالو لا بینێ سەر منە ناوێرم ڕووکەم بۆ لایە. تۆ ئێستا جێگەکەت زۆر باشە بەس من کە ئەبێ سەیری تۆکەم ڕووم لە خۆرەکەیە. سڵاوێک پڕ لە ئارامی پێشکەش بێەوەی ئازیز و خۆشەویست ژیانتان پڕ بێت لە گێرما پڕ بێت لە خۆشی سپاسانەکەن ئەمڕۆژ لەگەڵمانن باسی خۆرەکەمان کرد زۆر جارها کە زستانە بێت هەوا ساردەکە پەردەکە لە ئەی خۆرەکە دێتە ژوورەوە هەر عادەتە نەرچین هەر بە ڕۆژی ژار خۆرەکە بینێتی کورسی دانی لەبەر خۆرەکە دانی زۆر چێژ بەخشە ڕاستە زۆر چێژ بەخشە. جا ئێمەش ئەمڕۆ بێگومان میوانانی بەرنامەکەمان دەنگە خۆشەکەی کاکشوان عومەر وا ئەکات کە چێژ وەرگرن بەڕاستی لە بەرنامەکەی ئەمڕۆمان بە ئاماژە بۆ ناوی ژەنیارەکانیش بکەین سەرکۆ. ئەمڕۆ هەرێک لە بەڕێزان کاک ئەرکان عەبدولقادر، کاک ڕێباز محەممەد ئەمین، کاک هێدی عوتار و هەروەها کاک داستان عومەر عوسمانمان لەگەڵدایە. زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ بەیانی لەگەڵمانە. سڵاوتان لێبێ بەیانیتان باش. زۆر بەخێر بێنەوە جارێکی تر. سپاس زۆر بەخێر بێن. جا کاکشوانمان لەگەڵایە کەیش وەکو گەنجێک و وەکو گۆرانی بێژێ کاکشوان زۆر بەخێر پێی سپاس بۆ ئامادەبوونە. ئەم هەینیەمان بۆ خۆشکە بەڵام یەکسەر پێدویتم بوتە نازانم ئەمڕۆ کۆکێک لێیەوە چییە؟ وەڵایەوە دووسێ ڕۆژە هەر ئەمڕۆ نیە دووسێ ڕۆژەوەم لەگەڵ دوێنێ ژوا بووە لە پرۆڤەکردن سەرماکەینا پەتا ئەمساڵ لەخوا بەزیابێ نەمگرت. ئەی لەخوا بەزیابێ کاتەشانسی بەرنامەکەی ئێمەیە ساڵێکی کامل پەتا نەگرم. ئینشاءالله بەسکە داوای تۆزە ئاوی گەرمە دەکە هاوکارەمان تۆزە ئاوی گەرم نییە باش قەی نەدەی ئێمەش لەگەڵ ئاڕۆین کێشەمان چێ ئەمە هەموومان ئەم فترەی تووشی ئەم کۆکەیە بووین. ڕاستەکەی زۆر بەخێر تەندروستی سپاس دەکەین ئەمڕۆ لەگەڵمانی. زۆر سپاس بۆ جەنابی کاکشوان لە کەیەکەوەی دەستە کردو بە گۆرانی وتن؟ وەڵا وەکو بڵێم بێ تەقلیدیەک لە مناڵیەوە ئینسانی تر کورد بە عام وایە هەر لە مناڵی حەزی بە مۆسیقا و گۆرانی وتن و ئیتر لە مەکتەبەوە کە دەست پێکی مامۆستا هەڵتەسێنێ و گۆرانیە بڵێنەوە. بەڵام لە 2013ەوە من دەستم پێ کردووە ئەو کاتە لەگەڵ گروپی فۆلکلۆری سلێمانی کاک سەباحی سەنتور بووم. ئیتر تا 2015 من ئیتر ئێرەم بەجێ چووم بۆ ئەوروپا ئیتر تام ئاخیرانە و هاتمەوە بەرەوە. باشە ڕۆشتن بۆ وڵاتانی ئەوروپا تا چەند هانی تویا کە لەوێش بتوانی بەردەوام بیت و گۆرانی بڵیت؟ وەڵا لە ئەوروپا وەکو ئێرە نییە. ئەوروپا فەرقێکی زۆری هەیە لەبەر کاتەکان. تۆ مەسەن لەبەر ئیش و کار تۆ کاتی ئەو نامێنە بۆ نمونە یەکێ لە برادرانگەر مۆسیقی بێ لەوانەیە لە شارە بێ 6-7 سەعات لێتەوە دوور بێت. ینی بێگەیشتن بۆ ئەو تۆزێ زەحمەتە. ینی لەوێ لەگەڵ گروپێکی ئەڵمانە تقریبی چەند ساڵێک لەگەڵیانە بووم تۆزێ هەر مەشغوڵیەت ئیناخۆ ستایلەکان جیا بوون حەزیان لێ بوو. کوردیت تۆ بردبووە ئەوێ زۆر حەزیان لە مقامات بوو لەوێ ئەوەتەوە بەڵێ زۆر حەزیان لە مقامات حەزیان لە شتێک بوو تازە بێ کللتوری کە گوێی لێ بگرن. ئەوروپی ئەو شتیان هەیە. کاتە مەقامێژێکی باشیش دیان کارە کردو با بڵێن لەسەر مەقام. بەڵێ لەوێ ئیتر کۆنسرتمانە کرد هەنێشتە و ئەچوم لەگەڵیانە. زۆر باشە دەستپێکی ڕۆژەکەمان بە یەکەم بەرەم دەست پێ بکەین بەسەرچەوە. لداميني تشي جينا مني اوار واستاول اما بسر كون بوكل
لدامني تيجينا مني آوار واستاور أما بسرك ومبوكل ظلام بهز ودماور كهنقاوي قنم هنقاوي دوهم ياري دمنادا نيا أميدي سركوتن لبركمتيني هنقاوم نيا أميدي سركوتن لبركمتيني هنقاوم نيا أميدي سركوتن لبركمتيني هنقاوم ژیانێکی پەرێشانی سەراپا هاودەمی ژانە سرم سوڕماوە بەم حاڵە هەتا ئێستا کە چۆن ماوە ژیانێکی پەرێشانی سەراپا هاودەمی سرم سوڕماوە بەم حاڵە هێزاکە کە من چۆماوە کە هەنگاوێ گەنم هەنگاوی دوو هەم یاری دەم نادا نیا ئومێدی سەرکەوتن لەبەر کەمتینی هەنگاوم نیا ئومێدی سەرکەوتن لەبەر کەمتینی هەنگاوم لبركمتيني هنقاوي لدشتي چۆڵی ناخۆشە نیا هەودانگ و هەوڕازێ هەڕوو مەستانە ڕێبازی هیوا دوورە لەبەر چاوە لدشتي چۆڵی ناخۆشە نیا هەودانگ و هەوڕازێ هەڕوو مەستانە ڕێبازی هیوا دوورە لەبەر چاوە کە هەنگاوێ گەنم هەنگاوی دوو هەم یاری دەم نادا نیا ئومێدی سەرکەوتن لەبەر کەمتینی هەنگاوم نیا ئومێدی سەرکەوتن لەبەر کەمتینی هەنگاوێ نیا ئومێدی سەرکەوتن لەبەر کەمتینی هەنگاوێ دەنگت خۆش بێت دەنگ خۆش، زۆر دەستان زۆر خۆش سپاس. بێت. بەڕاستی جوان چێژمان خۆش. بەرد. زۆر ساز بێ باش بوو کۆکەکە و نەهاوبارە بوو وای تاو تاو ئەویست ئەویست بێت پشیمانە بووە دەنگی خۆش بێت زۆر ساز بۆ جەناب. کاکشوان بۆ نمونە من زۆر جارم پرسیاراکەم هەڵبژاردننی ئەم گۆرانیانە بۆ نمونە مێسێکێکە لە گۆرانە جوانەکانی و نرمەن
زاهی جەلال بەڵێ. بۆ تا چەند توانیتە بە شێوازێکی باش بتانی کار لەسەر ئەو گۆرانیانە بکەیت کە هەم لە ڕسەنایەتەکەی لای نەبەی هەم توانی بە شێوازێکی تایبەت بە خۆت پێڵێتەوە. وڵا لە ڕاستیە گۆرانی ئەوانەی کە پێشووتر وتراون زۆر ئیشی جوان هەبووە ینی ئەم جیلەی ئێساش ئەبێ هەوڵ بن ئەم گۆرانیانە نەفەوتێ بەرجووی گوێگران بکەوێتەوە. بەڕاستی من لە زۆر لە گۆرانیە کۆنەکان دووبارە ئەەکەمەوە نامی ئەم گۆرانیانە ون بن بەڕاستی گۆرانی زۆر جوان هەیە ئاوازی زۆر جوان هەیە شعرەکانی هەنی ئەبێ ئینسان ئەم بەرهەمانە لەبیر نەکە بەڕاستی. اینجا هەندێک لەم بەرهەمانە سەرکۆوان کە کاتێک تۆ گوێیان لێگری گڕوتینێکی تایبەتت ئەیاتە بۆ نمونە هەر یەکێک لەو بەرهەمانە ئەم گۆرانیە کە بەڕێزت پێشکەشت کردین زۆر زۆر گرنگە کە تۆ ئەو گڕوتینە ئەو هەستە لە گوێگرەکە تا دروست بکەیت. بەڕاستی بنیەتی دەنگ مەسەلەن هەر یەکە و بە شێوازێ هەر یەکە و دەنگێکە مەسەن تۆ ناتوانانی مەسەن هونەرمەندێک بێ حەقچی گۆرانیە بتوانێت بێڵێت هەنی ئەو شێوازی کە خۆت مەسەن گونجاوە لەگەڵ دەنگن مەسەن یا لەگەڵ ستایلی تۆیان گونجاوێ ئەتوانی ئەدای جوانتری بکەیت و ئەتوانی زۆر بە باشیش بێڵیتەوە. تۆ ئێستا گۆرانیەک هەڵەبژێری نابێت لە گۆرانێکە کەم بکەیتەوە یا بە ناخۆشی بێڵیت تۆزێ ئەرکێکی قورسە بەرپرسیارەتیە کە ئەبێت بەڕاستی کە هەڵت کرد. مامۆستا زاهیر لێرەوە ڕێز وسڵام بۆی هەیە ئەم گۆرانیانە زۆر زۆر ئەرکێکی زیاد لە حاتی پێوە کێشا بێ زۆر داوای لەبوونیشی لێکم لێرەوە ئەگەر کەم و کوڕیەک هەبێ من لێرەوە داوای لەبوونی لێکم دەست خۆش بێ خۆی زۆرینەی ئەو گۆرانی کۆنانەی کە ئەو نەرمەندە کان و تویانە بەڕاستی هەندیشان گۆرانی بوون هەم بۆ خۆشەویستی و بۆ دەربڕینی هەست و سۆز هەندێکیشیان بۆ خۆشەویستی نیشتیمان و پێشمەرگە و کاتێکە ئێمە لە زمانێک بووین کە شۆڕش بەسەرمانە زاڵ بوو یعنی من بتوانین هەوڵی ئازادی خۆمان بێ هونەرمەند نمونەشمانە ینی هونەرمەندی کۆچکرد و حەمە جەزا ینی ڕۆحی شاد بێت ئەو هەموو بەرهەمە جوانەی هەیە چەنی لە زیندانە نووسی و چەنی وتووە و یا هونەرمەند کاک ناسر ڕێستاکە ئێستا خۆی لە ژیانەیە ئەوی خۆر پێشمەرگایەتی بوو چەند گۆرانی نیشتیمانی هەیە و چەند گۆرانی ئەوەی هەیە چەنە پێشمەرگەکان وڕێیان بەرزەبوومان هەر ئەوانیش نا ینی ئێستا تۆ بڕۆ بۆ لای یەکێک لەو ئەو بابەتە ئەڵێ بابەتی کاهێنێ ینی شاعری گەورەی کورد شێرکۆ بێ کەس ڕۆحی شاد بێت ینی لە شاخ بووە کە بەڕێز سەرۆک مامجلال ڕۆحی شاد بێت کە دانیشت و گوێی لە شارەکانی گرت و چەندین نەفەسی کەی هێز و قوتیەوە پێشمەرگە ئەمانە هەمویان نەک لەگەڵ ئەوەی لە بوارەکەی خۆیان بوون بەڵکو هەوڵی ئازادی و نیشتیمان پەروەریانەوە بەرهەمەکانیان ناتە ئێستا شاکارن بۆ ئێمە ماونەتەوە لەگەڵ میوزیکە لەگەڵ گروپە میوزیکەکانە لەوەتەی گەڕایتە تۆ زیاتر لەگەڵ کیا تێکەڵیت بەعام هەمووی هەر برادرن هەمویان ناسم بۆ ناسین زۆر جار کۆبینەوە زۆربەی ڕۆژەکان لەگەڵ هونەرمەندەکان میوزیک ژەنەکان کۆبینەوە بۆ خۆ ئێستا بەعام زۆرینەی لە نێو ڕێستۆرانت و لە شوێنە تایبەتەکانە لایڤ میوزیکێ لەوانەیە بەشداری لەگەڵانە وەڵی جارێ دەسم نەکردوتەوە بە لایف نەکردێت پێشۆی بڕۆم لێرە لایڤم هەبوو لایڤمە کرد بەڵام هاتوومەتەوە تۆزێ زەحمەتە هەتا یتەوە پێشەوە لە دوای ئەوە لەبەر ئیلتیزامات و هەنێ ئیش و کار تا تۆزێ خۆ دەگریتەوە لێرە چەندێکە هاتوویتەوە هەڵا تقریبی ساڵێکە هاتوومەتەوە ئەی بەخێر بێتەوە غەریبەتی سەختەوەیە هەڵا تقریبان تۆ ئینسان ئەگەر بێرە ڕابێت بە گەوری بڕۆی ناخۆشە تەبان وایە بێگومان بە تایبەت دەگەر خێزان لێرە بێت هەندێک کەسێ بیریەکەی بەڵام زۆر جار ئەو کەسانەی لە غەریبایەتی گۆرانی ئەڵێن سۆزێک و حوزنێک لە دەنگیانە هەیە زۆر بۆ نیشتمان گۆرانی ئەڵێن بۆ نمونە بۆ غەریبایەتی ئەمانەوە هەیە بەڕاستی کار بکاتە سەر دروستبوونی ئاو حوزنە ئەو سۆزە لەوێ بە حکومی کە غەریبی مەسەن بیری یادگارەکانەکەی لێرە کە هەنێک گۆرانی گوێ لێ ئەبێتەوە هەستێک بەجیانتایەت یعنی چۆن بڵێ شتێکی زۆر حەزین بێت شتێک بێت لەبەرەوەی چونکی خۆت دەردە دڵی خۆتە ئەیکەی ئەو شوێنەی کە لێرە قەت نەچووی لەوێ کە بیر دەکەێت تۆ خەفەتی لێ خۆی وایە حەزەکەی جۆمان لە بەرهەمێکی کە بێگەر ئامادەدا فەرموو
نوری روک ساورد و در خودار دی بدرمان شو نوری روک ساورد و در خودار دی بدرمان شو ظلمتی ظلفنی لسر روتال رجمی وان شو ظلمتی ظلفنی لسر روتال رجمی وان شو سرگردان شو هر دوی خورشیدی خبر ویل سرگردان شو شو صوتني پروانه شو سازگری ای شامی هر شو صوتنی پروانه شو زۆر سپاس دەنگت خۆش دەست و پەنجەتان خۆش بێت بەخێر بێتەوە کاکشوان خێری تۆ کاکشوان جاتا ئەم بۆزێک پشوویە با بچین لای کاگەرکانوان کاکەرکان ئامادە کردووە بانی باش دەستان خۆش بێ ئێوە هەموو ڕۆژانی هەینیە کۆمەڵی بەرهەمی زۆر جوانمان بۆ ئامادەکەن لەگەڵ ئەم گۆرانی بێژە بە ڕێزانەیە ئەم هەفتەیە بێجگە لە گۆرانەکان چیتان میوزیک حازر کردووە وڵی موزیک هەموو کات ئامادەیە حەزەکەمەوە بڵێم ئێوە و بینەرانی شایانی زۆر لەوە زیاترن شایانی موزیکی زۆر لەمە ئاست بەرزترن هیوادارین بتوانین خزمەتێکی بچووک بە ئێوە بە بینەرە عەزیزەکانیش بێن زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان سپاس بۆ ئەو بەرهەمە جوانانە کە پێشکەشمانەکە ئێمە هەمیشە شانازیەکەین هێدی ئەمڕۆ هیچی بۆ حازر کردین نەخۆشیت ئەو کۆکەی دەنگی کۆکەی تۆ بوو کاک هێدی کات بەیانی هاو دەنگی زۆر خراپبووتم بەخوا دیارەتان خۆشە بەڵا دوورێ شەڵڵا چاکە بیتەوە ئەم هەفتەیە کاک داستانمان لەگەڵە زۆر بەخێروی کاک داستان باز بۆ ئامادە جا من پرسیارم کرد لە کاکەرکان وتم ناوی ئامێرەکەی وتی بەندیر ئەم بەرنامەی مەجالێکی باشە هەنێک ئامێر هەیە ناوەکانیان تازەیە لێرە فێرە بین بەخێروی کاک داستان سەگەم بەڕێزبیانیتان باش هەمیشە تەندروست باش لەش ساغ بن ئینشەڵڵا باسی شەم ئامێرەمان بۆ بکراوەکو سەحەر باسی کرد سەرکۆم ئامێر هەیەکیشەکەن ئامێرە ڕیتمیەکان تقریبا بۆیە ئەم ئامێرەمان ئێستا بەکارهێناوە ڕەنگی ئامێرەکە لەگەڵ ئەم ئامێرانەیە گونجێ باشە بە زۆری لە میوزیکی تورکی و عەرەبیە زیاتر بەکار هاتووە خۆی چی شوێنێکە توانین بڵێن موچی شوێ وڵات توانین بڵێن ڕۆژهەڵاتە چکە زۆربیان بەکاری هێنا ینی بەڵام بە شێوازی جیاواسە بۆ نمونە ئەتوانی ئاوا بیگری لە بینی قاچا بیگری بە شێوازی دەف بیگری ها ئیتر بۆ کەسێک کە ئەیژەنێ بێ چۆن پێی بوتە حیان چۆن کات ئاوا بێ ئەسانی بیژێنێ کاتەمە با بڵێن ڕەنگەکەی ئەتوانە ڕەنگی تریشی هەبێت
بەڵێ ئەتوانی بە چەند شێوازێکی تێسە بۆ نمونە ئەگەر لە عەرەبیەکانە بکرێ بەم شێوازایگیرێ بە شێوازی ڕەفاعی عاسفەکرێ دەنگەکەی گۆڕانکاری بەسەر نایە تقریبا بەڵێ چونکە تۆ توانی لە ڕێگەی ئەم بڕخوانەوە توانەکانیشی بگۆڕ ینی بۆ نمونە لەگەڵ گۆرانیا بیان لەگەڵ میوزیکا بێت چۆن ئامێرەکان کۆکەکرێن نەمیش توانی تۆ هەموو جارە ئەو دەسە ئەجوڵێنێ ئەو دەنگە کەم و زۆرە بە بەڵێ چونکە خۆی هینە ئامێرە کەکەمە بەستە نانە تکای دەستەکانی خۆش بێ زۆر سپاس ئەم ئامێرە لەگەڵ کاتە کامێک لە ئامێرەکانی تلانێ زۆر جوان دەنگەکەی وەکو خۆی حەقی خۆی پێ بدرێت لەگەڵ ئەم ئامێرانەیە زۆر بە جوانە گونجێ نا سنتور چونکە سەبکێکی سونەتی هەیە زیاتر ئامێری تونبەشی ئێرانی و دەفوانە لەگەڵ خۆش بەڵێ دەستی خۆش بێ و مایکەمان بێتەوە بە کاکەرکان بۆ یەک حەزەکەین زانیاری وتم ئەم ئامێرەی کوێ مولکی چێ پێوەیە ئەم ئامێرە ڕیسمیانە بە عام مێژەکانە گەێڕێتەوە بۆ عیبرەکان بۆ ئاینی موسا عەلەیهی سەلام چکە ئەوان پێش ئێمە بەکاریان هێناوە باشە کاگەر کامە ناگەڕێتەوە بۆ تەقسانی کە هەیان بۆ کەم ئامێران بەکارێنەوە بۆ تەقسەدینەکان بەکاریانراوە بڵێ دواتر ئاینەکانی کەشی سفادان لێکرۆ بە تایبەتی ئاینی خۆشمان ئاینی ئیسلام و کوردیش بە تایبەتی تر هەر نەتەوە بەپێی ینی ستایلی خۆی ئامێری لێ دروست کردووە بەس بەڵام کۆنترین میلەت کە ئامێرە ڕیتمی بەکارهێنابێ ئەوانە ئەبریەکانە بەڵێ چکە زۆر مێژویان زۆر کۆنترە لە ئێمە لەسەر زەوی ئامادەن پارچەی میوزیکمان پێشکەشکەن بەڵێ بە سەرچاو لەگەڵ کاکرەبەزە مەناقەشەیەومانە کرد دوێنێش باسیەوەما کرد حەزمان کرد سەفەرێکی سلێمانیانە لێبەینتر زۆر باش کاکرێباز خۆی تر ها دڵ خۆشە ناینە لای تۆ مایک لە بینەکە تا ڕوە وانە لە پارچەی میوزیکی باشمان پێشکەش ئەسیت وەگەش دەستە فەرمووی